ئەم فیلمە هەموو شێوازەکانی هۆڵیوودی سەراوژێر کرد. هارکۆرت هێنری جیاوازە لە هەر فیلمێکی دیکە کە تۆ تاکو ئێستا بینیوتە. بێگومان ئێستاڵەی بۆچی وەرم با پێتان بڵێم. تۆ لێرەدا تەنها سەیری پاڵەوانەکە ناکەیت، بەڵکو ڕێک لە چاوی ئەوەوە جیهان دەبینیت. لەوانەیە ئەم قسەیە کەمێک ئاڵۆز بێت، بە ئاسانتری بکەم بۆتان. جاران لە ناو خۆماندا دەستەواژەی فێرست پێرسن واتە کامێرای کەسیەکەم بەکار نەدەهات، بەڵکو لە بری ئەوە دەمانگوت ئەو یاریەی کە بەس دەستی دیارە. بۆیە پێت سیر نەبێ کە ئەم فیلمەش لە سەرەتاوە تا کۆتایی پاڵەوانەکە بەس دەستی دیارە. نواندنەکە لێرەدا بەجەستە و ئاکشنەکان دەکرێت، چونکە کارکتەری سەرەکی تەنانەت 1 و 6 ناڵێت. چیرۆکەکەی باز لە کەسێک دەکات بە ناوی هێنری کە یادەوەریەکانی لەدەستداوە و پێویستە هاوسەرەکەشی ڕزگار بکات کە لەلایەن باندێکەوە ڕفێنراوە. تەواوی فیلمەکە بە کامێرای گۆپرۆ وێنەگیراوە، واتە ڕێک وەک شێوازی زنجیرەیاریەکانی کۆڵ ئۆف دیوتیە. ڕیتمی فیلمەکە وەندە خێرا و گەرم و گوڕە تەنانەت 1 خولەکیش نایەڵە پشوو بدەیت. بینینیان فیلم ئەزمونێکی زۆر جیاواز و بەچێژە، بۆیە سەیری بکەن و تاقی بکەنەوە و ئەزمونی بکەن.